لە ئادابەکانی سەردانی کردنی نەخۆش ئەوەیە کە بە گوێرەی پێویستی لە لای ئەو نەخۆشە بمێنیتەوە، نەک تۆ لە دوای عیشاوە بچی سەردانی بکەیت تاوەکو نیوەی شەو لە لای بمێنیتەوە. نەخێر، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامۆژگاری ئەبوو ذەڕ دەکات و پێی دەفەرمێت یا ئەبا ذەڕ زر غیبا تزدد حبا. ئەی ئەبوو ذەڕ، کاتێک سەردانی نەخۆشێک هاوڕێیەکت برادرێکت دەکەی کەم کەم ماوە ماوە سەری لێ بدە، و ئەگەر سەریشت لێدا کەم لە لای بمێنەوە، چونکە تزدد حبا، ئەو کەممانەوەت لە لای خۆشەویستی زیاد دەکات. بەڵام ئێمە کاتێک سەردانی نەخۆشێک دەکەین دەڵێن تاوەکو چایەک نەخۆینەوە هەڵناستین، کە چاشمان بۆ بێنن دەڵێن ئەو چایە ناخۆین بەڵکو چای تاڵ دەخۆین، کە چای تاڵیشمان بۆ بێن دەڵێن چای بەڕەنگ دەخۆین. وە دەزانین ئێمە بۆ چاخانە ڕۆیشتوین، نازانین ئێمە بۆ لای نەخۆشێک ڕۆیشتوین دوو ئای خێری بۆ بکەین بۆ ئەوەی ئەجر و پاداش بەدەست خۆمان بخەین و بەدەست ئەو نەخۆشەش بخەین بە بیری بێنینەوە ئامۆژگاریەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. کەواتە بەڕێزەکانم، ئەو ئادابانە ئاینی پیرۆزی ئیسلام فێرمان دەکات کە ئێمە خۆمانی پێبڕازێنینەوە بۆ ئەوەی هەم ئەجر و پاداشمان دەستکەوێت هەم سوودیش بە نەخۆشەکەمان بگێنین.